بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وتمسك بشريعته إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات، إنما يخشى الله من عباده العلماء. شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائماً بالقسط. من يرد الله به خيراً يفقهه في الدين. مامۆستایانی قەدرگران، شەیدایانی علم و زانست، ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، میوانە عەزیزەکان، سڵاو و ڕەحمەت و بەڕەکات و میهرەبانی خواتان لەسەر بێ. السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. بەخێراتنین گەرمی هەموو لایەکتانەکەین. سوپاسانەکەین بۆ ئامادەبوونتان لەم ئاهەنگە پڕشکۆیەدا کە ئاهەنگی دانانی تاجی زێڕینی مەلایەتیە لەسەر سەری ئەو فەقێ و فێرخوازانەی کە شەوان و ڕۆژانیان کردووەتەوە بۆ گەیشتن بەم ڕۆژە پیرۆزەی کە تاجێکی زێڕین نەخرێتە سەرسەریان بۆ خزمەتی دین و ژینی میلەتەکەمان. باشترین دەستپێک بۆ دەستپێکردنی بەرنامەکانمان خوێندنی قورئانی پیرۆزە کەلامی ڕەب العالەمین لەلایەن قورئان خوێن کاکار محەممەد خوێنرێتەوە. با بفەرمێن. أعوذ بالله من الشيطان الرجيم. أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه. قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. قل يا عبادي الذين آمنوا اتقوا ربكم للذين أحسنوا في هذه الدنيا حسنة وأرض الله واسعة إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. قل إني أمرت أن أعبد الله مخلصا له الدين وأمرت لأن أكون أول المسلمين. قل إني أخاف إن عصيت ربي عذاب يوم عظيم. قل الله أعبد مخلصا له ديني فاعبدوا ما شئتم من دونه. قل إن الخاسرين الذين خسروا أنفسهم وأهليهم يوم القيامة ألا ذلك هو الخسران المبين. خواپاداشتی کاکار بداتەوە. ما الفخر إلا لأهل العلم إنهم على الهدى لمن استهدى أدلاء. وقدر كل امرئ ما كان يحسنه والجاهلون لأهل العلم أعداء. ففز بعلم ولا تبغ به بدلا فالناس موتى وأهل العلم أحياء. بەڕێزان ئێستاش وتەی بەخێراتن لەلایەن بەڕێز مامۆستا مەلات لێر پێشنوێژ و وتار خوێنی مزگەوتی فەجرەوە خوێنرێتەوە. با بەڕێزیان بفەرمێ.
بسم الله الرحمن الرحيم. بەڕێزان بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی و لقی سلێمانی یەکێتی زانایان، بەڕێزان مامۆستایانی خەمخۆری دین و ژین، کەسایەتیە سیاسیەکان، شێخانی تەریقەت و تەسەووف، ڕێکخراوە حکمی و ناحکمیەکان، سەرۆهۆز و عەشیرەت و ڕیسپیەکان و کەسایەتیە کۆمەڵایەتیەکان، بەڕێزان خەمخۆرانی حوزرە و فەقیهان و زانست و زانخوازان، ئامادەبوانی بەڕێز، نوێژخوێنانی گەڕەکی ئەم مزگەوتە و ئەوانەی کە ئێستا دەمانبین و گوێیان لە دەنگمانە، ئەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. ئێمە وەک وتاربێژ و پێشنوێژان و ئیدارە و سەرپەرشتیارانی نوێژخوێنانی مزگەوتی فەجر بە خێرهاتنێکی گەرم و لێوان لێ و لە ڕێستان پێشکەش دەکەین بۆ هاتنتان بۆ ئەم کۆڕە پیرۆزە. زۆر خۆشحاڵ و سەربەرزین کە ئەمڕۆ مزگەوتەکەمان بۆتە مەڵبەندی کۆبوونەوەی زانست و خێر بە بۆنەی تەواوبوونی خولێکی زانستی و پێدانی ئیجازەی مەلایەتی و شەریعەت بە مامۆستایانی بەڕێز. بینینی ئەم ڕۆژە و پێگەیشتنی خزمەتکارانێکی نوێی ئایینی پیرۆزی ئیسلام جێگای شانازی هەمووانە. ئەمڕۆ ڕۆژی دوورینەوەی ساڵانێکی درێژی ماندووبوون و شەونخوونیە. ئەمڕۆ ڕۆژی بەستنی پەیمانی دڵسۆزیە لەگەڵ ڕێبازی پێغەمبەری خودا صلی الله عەلەیه وسلم بۆ گەیاندنی پەیامی حەق و پەروەردەکردنی نەوەکانمان. ئەمڕۆ مامۆستایانمان دەبنە کلیلی دەرگاکانی خێر و قەڵای پاراستنی ڕەوشتی پیرۆزی ئیسلامی تا لە ڕێگای زانستەکەیانەوە مرۆڤایەتی بەرەو ڕووناکی ببن. مۆڵەت وەرگرانی دوێنێ و ئەمڕۆ و سبەی تەنها هەڵگری بڕوانامەیەک نەبوون و نین، بەڵکو و هەڵگری مەشخەڵی ڕووناکین لە شەوی تاریکی و نەزانیندا، و نوێنەری بە ئەمەکی بیراتی پێغەمبەرانن لە گەیاندنی حەقدا. ئەمڕۆ ئەم مامۆستا بەڕێزانە ئیجازەی شەرعی وەردەگرن و دەبنە پردی ڕاستەقینە بۆ گەیاندنی فقهی دروست و تێگەیشتنی میان ڕەویانە بۆ ناخی خەڵک و ژیانی ڕۆژانەیان. هەڵگرانی ئیجازەی زانستی مەلایەتی و ئەمانەتدارانی پەیامی میهرەبانی و دادپەروەرین و بە زانستەکەیان دەردی مرۆڤەکان دەستنیشان دەکەن و چارەسەری دەکەن و دەبنە مەڵبەندی ئارامی بۆ دڵە ماندووبووەکانیان. لە کۆتاییدا بە ناوی پێشنوێژ و وتارخوێن و نوێژخوێنانی مزگەوتی فەجر و ئامادەبوانی بەڕێزتان پیرۆزباییەکی گەرم لەو نۆ مامۆستا بەڕێزانە دەکەین بە بۆنەی بەدەستهێنانی بڕوانامەی زانستی مەلایەتی کە بەرهەمی ساڵانێکی درێژ و ماندووبوون و شەونخوونی و هەوڵدان لە حوزرە و ئامێزی زانستە. پیرۆزە ئەم شەرەفە مەزنەکە بۆتە هەڵگری میراتی پێغەمبەران عەلەیهیمو السەلات وەسەلام، و پاشان دەستخۆشی لە مامۆستایانی مۆڵەت دەردەکەین، پێیان دەڵێین ئەو نەمامانەی کە ساڵانێکە ماندوون بە ئاودان و ئاگابوون لێیان وا ئەمڕۆ بەرەکەیتان چنیەوە. داواکارین لە خودای گەورە و باڵا دەست بەرەکەت بخاتە تەمەنتان، سەربەرز و سەرکەوتوو بوون لە ڕێگەی ئاین و ڕێبازتان. دووبارە بەخێر هاتن سەرسەر و سەرچاومان، ئامادەبوونتان ڕووناکی بەخشیوە بە مزگەوتەکەمان. والسلام عليكم ورحمة الله وبركاته. ما فاز بالمجد إلا من له أدب ومن حوى المعرفات فيه والكتب. لا يستوي العالم المفضال عند هدى ومن يكون على جهل إذا كتب. فالعلم يرفع بيتا لا عماد له والجهل يهدم بيت العز والنسب. خۆشەویستان، ئێستاش وتەی مامۆستایانی مۆڵەت دەر لەلایەن زۆر بەڕێز دکتۆر یاسین حەسەن پێشکەش دەکرێت با بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله
وآله وصحبه ومن والاه. ئەزیزان و خۆشەویستان، مامۆستایانی سەروەر، زانستخوازان و فێرخوازان و خێرخوازان، یەخوا بەخێر بێن سەر چاو، دەستی یەک بە یەکتان نەگوشین، هاتنتان گوڵبارانەکەین. خوای پەروەردگار سەرکەوتوو سەرفرازی دنیا و دواڕۆژتان بکە. لێرەوە بە پێویست ێزانم کە ڕێز و سپاس ئاراستەی دەستگا ئەمنیەکان بە تایبەت ئاسایش بکەین کەوا مۆڵەتیان داوە بە شانازیەوە کە ئەم مەراسیمە لەم مزگەوتەیە ئاساس بکرێ. و سپاس و پێزانین بۆ ئیدارەی مزگەوتی فەجر بە مامۆستایان و کارگوزاران و فێرخوازان هەر هەمویان. ئەزیزان و خۆشەویستان، ئاشکرایە کە حوجرەکانی هەرێمی کوردستان مایەی شانازی و سەرفرازین هەر لە دێر زەمانەوە هەتا ئێستا. یەک بە یەکی ئێمە لە شاعیران، لە هونەرمەندان، لە خوێنەواران، لەوەی کە دەستی قەڵەمی گرتووە و ئەیگرێ قەرزاری حوجرەکانی کوردستانی. بۆ یەکەم جار میلەتی کورد حوجرەکان قەڵەمیاندایە دەستی و لە نەخوێندەواری ڕزگاریان کرد. باشترین شاهی دژمێژ و نووسان کە لە شاعیران، زانایانی زۆر گەورە لە بواری شەریعەت و بوارەکانی ترا گەواهی دەرن بۆ ئەو ڕاستەی کە هەمووان دەرکی پێەکەین. لێرەوە من ئەمەوێ شتێک بە فەقیەکان بڵێم، بەو مامۆستایانەی کە ئەمڕۆ مۆڵەت وەرەگرن و ئەوانش کە لە ئایندەیە مۆڵەت وەرەگرن، هەتا ئەتوانن دڵسۆزی بەخەرج بدەن. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ: یعلم الله في قلوبكم خيرا يؤتكم خيرا. ئامانجت چی بێ ئەوەت دەسەکەوێ، ئیرادەت چی بێ فرسەتی ئەوەت بۆ دێتە پێش، چ ئیستیعدادێکت هەبێ ئەو ئیمدادت بۆ دێ لە خوای پەروەردگارەوە. بە دوای چیا بگەڕێی ئەوە ئەدۆزیتەوە و ئەوە بە دوای تۆیا گەڕێ، هەتا ئەتوانن بە دوای خاوێنیا بگەڕێن، بە دوای پاکی و شکۆمەندیا بگەڕێن. بڕوانن بۆ مامۆستایانی پێشخۆمان ئەوانەی بەرهەمی حوجرەکانن، چ شۆڕژگێڕێ بوون، چ پایەیەکی سەخت و گەورەی کۆمەڵگە بوون. چوار مامۆستا نادۆژیتەوە کە تووشی خەوش و خاڵ بوو بێ، چونکە دەستەوەژنۆ لە حوجرەکان لە خزمەت مامۆستایانە دانیشتن. بەر لەوەی فێری علم بن، فێری ئەدەبە بوون. بەر لەوەی عیلمەکە وەرگرن، هەڵسوکەوتەکانیان وەرەگرت. شێوازی قسە و گفتار و کردار و ڕەفتار و ئەخلاقی مامۆستاکانیان وەرەگرت. بۆیە نمونەیەکی زۆر جوانیان لێ دەرەچوو، بۆیە ئەدەبیان لێ چۆڕا، بۆیە شانازیان پێواکرا، دەست بە سنگ بوون بۆ مامۆستاکانیان. قەت نەئەبینرا تەلەبێ بچێتە سەروی مامۆستاکەیەوە، هەموو ئەدەبیان لێ چۆڕا. بەس بەداخەوە کە حوجرەکان لاواز بوون، گۆڕانکاری دروست بوو، کە فەراغ دروست بوو لە کۆمەڵگەیە، کە ئەهلی عیلم، پێشەنگی و پێشەوایی کۆمەڵگەی نەکرد، خەڵکانێک هاتن بە سیمایەکی دینیەوە، بە ناوێکی دینیەوە گۆڕانکاریان کرد و ئەوان کاروباریان گرتە دەست و خەڵکێک بۆ دەمی ئەوانی ئەڕوانی. ئەم هەنگاوەی ئەمڕۆ هەنگاوێکە بۆ ئەوەی کە زانایان بگەڕێنەوە بۆ پێشەنگی و پێشڕەوی و پێشەوایەتی کۆمەڵگا، بۆ ئەوەی ئەهلی عیلم و زانست و زانیاری، مەلا و مامۆستا و فەقێ سەر لە نوێ بەیداخی عیلم و زانست هەڵگرنەوە و ببنەوە پێشەنگ و پێشەوا لە نێو ئەو کۆمەڵگەیە کە لە ڕابردووە دین، ئاین، ئیسلام هەمیشە هۆکاری ئاشتەوایی و تەبایی و برایەتی نێوان کۆمەڵگە بووە. هەر کاتێک دین بووە هۆی تەفرەقە، ئەبێت علامەتێکی ئیستیفهام لەسەر هەڵگرەکەی دابنین. بۆیە ئەزیزان و خۆشەویستان، هەتا ئەتوانن مناڵەکانتان بنێرن بیانکەن بە فەقێ، بیان نێرن بۆ حوجرەکان لەسەر دەستی مامۆستای دانا و زانا بە پەروەردە بن. لە کۆنا حوجرەکان کەسایەتی مەوسوعیان تەخەڕوج پێ کرد و پێگەیان.
ئەو کەسەی لە حوجرە دەرەچوو دانابوو، زانابوو، کۆمەڵناس بوو، شاعیر بوو، نووسەر بوو، فەلەکی بوو، بیرکاری ئەزانی، زمانی ئەزانی، بەڵام لە ئێستا مەرج نییە بەو شێوازە بێ. ئەزیزەکەم، جاری وا هەیە ئەچێ ماوەی 8 ساڵ 10 ساڵ زمانی عەرەبیە خوێنێ، بەڵام ناتوانێت 4 جملە بە زمانی عەرەبی قسە بکە لەگەڵ کەسێکە، ناتوانێت 4 جملەی دروست بە زمانی عەرەبی بنووسێ. ئەمەی ئێستا ئێمە پێویستمان بە گۆڕانکاری شەیەتایە. ڕاستیەکەی ئەوەیە کە ئەبێ لەگەڵ تەکنۆلۆژیای نوێیە فەقیەکان خۆیان ڕابێنن، ئەبێ هەندێک لە زمانە بیانیەکانش بخوێنن و شارەزایی لێ پەیدا بکەن بۆ ئەوەی هاوتای ئەم سەردەمە هەنگاو بنین، بۆی بتوانین ئێمە ژنەوەکانی داهاتوو و ئایندەمان پەروەردەکەین. بۆیە خۆشەویستانم، لە ڕابردووە عیلم ئینسان خۆی ئەخستە خزمەتی عیلمەوە، بەداخەوە ئێستا ڕەنگە عیلمەکە بۆ شتی تر بەکاربیێندێ. ئێمە ئەمانەوێ بگەڕێینەوە بۆ ئەو قۆناغە لە دڵسۆزی ئەو حوجرەیە کە ئیمامی غەزالی پێگەیان، کە ئیبن القەییمی پێگەیان، ئەو حوجرانەی کە مەحوی و نالی و سالم و بێخود و بێسارانی پێگەیان، هەموو کەڵە شاعیرەکان، هەموو کەڵە شۆڕژگێڕەکانی کوردش لە حوجرەوە پێگەیون. بۆ چونکە لە حوجرە فێری ئەوە ئاکران ڕوبەڕووی ستەم ببنەوە، خاک و گەل و نیشتیمانی خۆیان خۆش بێ، ئەوەی پێ بگا پەروەردەیەکی ئیسلامیانە وەربگرێ. ئەزیزەکانم، خیانەت لە خاکی خۆی ناکە، منافق نابێ، سەرڕاستە بێ، دڵسۆزە بێ، گیانی خۆی فیداکە لە پێناوی ئەو حەقەی کەوا بەیداخەکەی هەڵگرتووە، بەڕاستی میراتگەری پێغەمبەرانە بێ عەلەیهیمو السەڵات وەسسەلام. بۆیە فەقێ ئازیزەکان، هەر کەسێک لێ نەبڕێ بە دڵسۆزی بۆ هەر کارێک بە ئەنجامی نەدا، هەر کەسێک لێ نەبڕێ بە دڵسۆزی بۆ هەر کارێک بە ئەنجامی نەدا. دڵسۆزیەوە لە ئینسانەکە تەفانی بکە، بسووتێ، بتوێتەوە بۆ ئەوەی کە بگا بە ئامانجەکەی، وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە 23 ساڵی ڕەبەق کاتێک گوتی لا ئیلاهە ئیلا الله ئیسراحەتی نەکرد، تێرچاوی خۆی نەخەوت، تێرسکی خۆی نانی نەخوارد، هەتا گەیشتە ئامانجەکەی گەیاندنی ئەم پەیامە و ئەم دینیە و ئەم خاوێنێتیە بە مرۆڤایەتی سەرجەم. بۆیە فەقێتی، دینداری، عیلم، خواناسی یعنی گرتنەبەری ڕێگەی ڕاستی، یعنی خاوێنی و خاوێنتر لە تنۆکە ئاوێکە لە ئاسمان دێتە خوار. ئەوەی ئەهلی عیلمە، ئەوەی مامۆستایە، ئەوەی ئەهلی مێزەرە. ئەزیزەکانم، فەقێ بەڕێزەکان، زانست خوازە سەروەرەکان، لە پێش هەموو شتێکەوە بریتی بێ لە خاوێنی. خاوێنی لە ناخە، خاوێنی لە نیەتە، خاوێنی لە مەعیدەیە، خاوێنی لە گیرفانە، خاوێنی لە زمانە، خاوێنی لە هەڵسوکەوتە، خاوێنی لەگەڵ خوایە، لەگەڵ گەڵە، لەگەڵ نیشتمانە، بۆ ئەوەی کەسانێک دەرچن ببنە هەوێنی مەینی تەبایی و ئەخلاق و ڕەوشت و ئاکاری بەرز لە کۆمەڵگەیە. بەو ئومێدەی کە خوای پەروەردگار هەموو لایە موفەقە، هەمووان سەرکەوت و سەرفراز بێ، دەست لە دەست و قووەت لەخوا بەرەو بەهێزکردنی حوجرەکان، بەرهەمهێنانی فەقێ و مامۆستانانێک کە هەمیشە مایەی شانازی بێ بۆ خاک، بۆ گەل و بۆ نیشتمان، بۆ بنەماڵە و بۆ مرۆڤایەتی. وەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. زۆر سپاس بۆ جنابی دکتۆر یاسین حەسەن، خوای گەورە پاداشتی خێری بداتەوە. زانایان چرای ڕووناکی گەلن، فەخر و شانازین هیوا و ئەمەلن، ئەوان وارسی پێغەمبەرانن، وەک خۆر و مانگ و ئەستێرەکانن، بە شەو نخوونی و هەوڵ و تێکۆشان، بەدەستیان هێنا عیلم و هەم عیرفان، عەقڵ و حکمەت و ڕەوشتی جوان، بووەتە سیمای نورینی ئەوان. خۆشەویستان، ئێستاش جەنابی مامۆستا عەبدوڵڵای قورقورەیی پەخشانە شیعرێکمان پێشکەشەکە، با بەڕێزیان بفەرمێت. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بە ناوی ناوچەی ڕانەی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان
جوانترین و گەرمترین پیرۆزبایی ئاراستەی مامۆستایانی مۆڵەتدەر و مامۆستایانی مۆڵەتگر دەکەین لە خوای گەورە داواکارین کە ئەو شەش ئەستێرانە لە ئاسمانی دین و زانست و نیشتیمانی کوردەواریدا زیاتر بگەشێنەوە. هۆنراوەیەک بە ناوی ئەمن زانام بۆ خزمەتی کۆمەڵگاکەم زۆر بەتوانام، پشودانم وەلا ناوە، شەو و ڕۆژان ئامادەم و چرکەیەک نەچوومە دواوە. منیش وەکو ڕابەرەکەم، وەک ڕابەر و سەروەرەکەم، خواپەرست و خەڵک دۆستم، کەمتر خەم لە خۆم دەخۆم و خۆنەویستم. تێکەڵاوی هەژارانم، پردی بازی هەنگاوی دەردەدارانم، تا بۆم بکرێ چارەسەر و هەتوانی گشت بیمارانم. چەند حەز ئەکەم لەسەر مینبەر حەقێ بچڕم، سەد ئەوەندە تامەزرۆشم کە فرمێسکی دەم و چاوی مناڵێکی بێباوک ببڕم. زۆر لە مێژە وەعدم داوە، هەم بە گەل و هەم بە خواوە، ڕەشی ناکەم مێزەری سپی، دەبێ وەک بەفری قەندیل بێ هەتا حوکمی خوا دەچەسپی. نابێ بە من لەکەدار بێ ئەم ئیسلامە، نابێ بە من دوا بکەوێ ئەم پەیامە. ئەبێ بزانم من لە جێی کێ ڕاوەستاوم، چێم کردوتە خوێنی دڵ و ڕووناچایی هەردووک چاوم. دەبێ بەڕاز میراتگر بم، کۆپی جوانی هەڵس و کەوتی پێغەمبەر بم. نابێ بفرۆشم ئاینم، نابێ شەرمەزار بێژینم، دەبێ چرای ناو مزگەوت و جەماوەر بم، دەبێ بۆیان جێی شانازی و تاجی سەر بم. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە پاداشتی مامۆستا عەبدوڵڵا قورقوڕی بداتەوە. ئێستاش بفەرمونون لەگەڵ خوێندنەوەی مۆڵەتنامە لەلایەن زۆر بەڕێز دکتۆر سەباح بەرزنجیەوە خوێندرێتەوە. با بەڕێزیان بفەرمێن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆسایانی بەڕێز، میوانانی خۆشەویست و ئازیز، سەرەتا پیرۆزبایی لە خۆمان و خەڵکی کوردستانەکەین کە موناسەبەیەکی وا لە مزگەوت لە ماڵەکانی خوا ڕێگەخرێ بۆ زیندووکردنەوەی نەریتێکی پیرۆز و ڕەسەن کە ئەویش نەریتی پێدانی مۆڵەتی زانستیە بە ناوی ئیجازەی عیلمی کە لە کوردستانە پێشینەیەکی 1200 ساڵەی هەیە. ئەم نەریتە نەریتێکە ئیسباتی ئەوەکە کە ئومەتی ئیسلام ئومەتی عیلم و زانست و زانیاریە، ئومەتێکە لەسەر بنەمای یەقین دروست بووە. قەزیەی عیلم و ئیمانە چۆن پێکەوە گرێ دەدرێت، بۆیە پێویستە ئەم نەریتە بپارێزرێ و بە هەموو شێوەیەک داکۆکی لێ بکرێت. لەو پێناوەدا هەوڵێکی زۆر دراوە لە کۆنەوە تاکو ئێستا کە نەوەی نوێ ببەسرێتەوە بە جیلە ڕەسەن و ئەسیلەکانی پێشوو، هەر لە سەردەمی تابیعینەوە کە حرەکەتی تەدوین و نووسین دەستی پێکرد تا دوای ئەوان ئەئیمەی موجتەهیدین پێشەواکانی سەرمەزهەب، دوای ئەوانیش پێشەواکانی مەزاهب ئەو نەریتەیان داهێنا کە هەر کەسێ لای کەسێ خوێندی ئەبێ ئیجازەی لێوەربگرێ، ئەو ساعتوانێت دەرسی ئەو مادەیە بڵێتەوە کە ئەیڵێتەوە. تەنانەت ئەگەر کەسێک کتێبێکی لای کەسێ نەخوێند بێ، بۆی نەبوو ئەو کتێبە لە شوێنێکا بڵێتەوە بە یەکێکی تر.
بۆیە ئەم سیلسیلەیە دامەزراوە لە کۆنەوە تاکو ئێستا و ئینشاءڵڵاش بەردەوامە بێت. ئەم سیلسیلەی ئیجازەیە کە من بۆتانی ئەخوێنمەوە ئینشاءڵڵا ئەرکێکی قورس و بەرپرسیارەتێکی گەورە ئەرخاتە سەرشانی هەموو ئەو کەسانەی کە ئیجازەیان پێ ئەدرێت. چونکە ئەوەی کە ئەم ئیجازەیە وەرەگرێ ناونووسی ئەکا بچێتە ڕیزی کەسە گەورەکانی وەکو عەلامەی نۆتشی، شێخ مەعروفی نۆدێ، ئیبن ئادەمی باڵەکی، مەلا باقری بالک، مەجموعەیە عالمی گەورە کە ئێستاش گەلی کوردستان شانازیان پێوەکە، تەنانەت لە دەرەوەی کوردستانیش ئاماژەیان بۆ ئەکرێ وەکو کێوی زانست و وەکو لوتکەی معریفە و عیرفان. من زۆر درێژی پێنادەم، بەس ئەو ئیجازەنامەیە ئەخوێنمەوە بەسەر ئێوەی بەڕێزە وەکو بەرەکەت و وەکو خێر و خۆشیەک کە ئەڕژێ بەسەر دڵی ئینسانە کاتێک تەنزیل الرەحمەت عند ذیکری الصالحین. یەک بە یەکی ئەو ناوانەی کە لەم ئیجازەنامە هاتووە کەسانێک بوون لە لوتکەی عیلم و عیرفانە، لە لوتکەی خواناسی و خواپەرستی و دڵدۆزیە کە بە هیچ شێوەیەک درێغیان نەکردووە لە خزمەت بە دین، خزمەت بە عیلم، خزمەت بە زانست و خزمەت بە میلەتی خۆیان. هەر کام لەوانە بگرین ژیان نامەکەیان بخوێنینەوە، هەوڵ و تێکۆشانیان بینە بەرچاومان دەزانین چ جۆرە کەسانێک بوون. کەسانێک بوون شەویان خستۆتە سەر ڕۆژ، ڕۆژیان خستۆتە سەر شەو، دڵیان لای عیلم و زانین بووە، لای کتاب و سنەت و ئاساری عولەما و سەحابە و تابعین بووە و بەو زەحمەتەوە دێهاتە و دێهات شارە و شار گەڕاون بە نەبوونی و بە نەداری و بە هەژاری ساچاندویانە بۆ ئەوەی کەلیمەیەک، جوملەیەک، عیلمێک، زانستێک، کتێبێک فێر ببن، دوایی بە ئەمانەت و بە دڵسۆزیەوە گەیانویانە بە جیل و نەوەی دوای خۆیان. بۆیە لەلایەکەوە ئەرکێکی قورسە، لەلایەکەوە مەسئولیەتێکی گەورەیە و لەلایەکی ترێشەوە شەرەفێکە بۆ هەر کەسێک کە ئەچێتە ئەو ڕێبازە و ئەبێ بە ڕێبواری ئەو کاروانە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي تفضل على عباده بجلائل النعم وتجلى على قلوب أحبابه بأنوار الحكم، والصلاة والسلام على من أوتي جوامع الكلم وبعث ليتم مكارم الأخلاق والشيم، سيدنا محمد المصطفى وعلى آله وأصحابه نجوم الهداية ومصابيح الظلم. أما بعد، فيقول عباد الله الفقراء إلى الله المجيزون في هذه المناسبة الكريمة، يقولون إن أفضل المكاسب وأربحها وأجمل المراتب وأنجحها هو تحصيل العلوم والمعارف الدينية واكتساب الفضائل والخصائل المحمدية، وهذا الأمر لا يتم إلا بالانخراط في سلك علماء الأمة والتشبث بأذيال أعلامها من المفسرين والمحدثين والفقهاء والأصوليين واللغويين وغيرهم ممن دونوا العلوم والرسوم والفنون على مدى الأعصار والدهور والقرون، الذين تركوا لنا كنوزا عظيمة وخلفوا لنا تراثا غنيا بالروائع والبدائع، فكانت الأجيال المتعاقبة تتسابق فيما بينها للانتهال من بحار علومهم والاقتناء من فوائد رسومهم، فتميزت الأمة المسلمة من بين سائر الأمم بسلسلة الإسناد المتصل المتواصل منذ فجر الإسلام الأغر إلى يومنا هذا، وهذه مفخرة لا تدانيها مفخرة، أعظم بها وأكرم من أسانيد باهرة ومبهرة. بەڕێزان بۆیە ئەم ئیجازەنامە بە عەرەبی خوێنرێتەوە لەبەرەوەی نەریتی زاناکانی پێشووا بووە، ئەینا ئەشکرێ بە زمانی کوردی بوترێ. بۆ پاراستنی ئەو نەریتە بۆیە بە عەرەبی خوێنینەوە بۆ ئاگاداریتان. هذا وإن الإخوة الأعزاء الفضلاء عثمان رسول عبد الله
ورستم صابر حم علي، وجلوان نصرة درويش، ومجاهد جبار محمد، وسيروان عثمان صالح، ودلشاد محمد أحمد، وكاوى محمد حسين، وسركو علي جعفر، وقاسم عبد الله رشيد. قد وفقهم الله ورعاهم، فكانوا أماثل بذلوا ريعان شبابهم ووقفوا أوان حياتهم في تحصيل العلوم الدينية الأساسية العقلية منها والنقلية على أيدي أساتذة أكفاء وفضلاء، فقرأوا كثيرا من المتون المنهجية من النحو والصرف والبلاغة والمنطق والفقه، ثم تتلمذوا على أيدينا مدة مديدة، ثم استجازونا للإمامة والوعظ والتدريس والإفتاء، وإن لم نكن لذلك أهلا، لكن تشبثا بأذيال العلماء الأمجاد وتشبها بمن سلكوا مسلك الإسناد والإرشاد بادرنا إلى إجابة طلبهم وتحقيق أربهم، فأجزناهم بذلك وبتدريس العلوم العقلية والنقلية من مصادرها المعتمدة الأصلية، كما أجازنا بذلك مشايخنا الكرام، منهم العالم الفاضل والمحقق الكامل الأستاذ الشيخ السيد عطاء الله الشوري رحمه الله، وهو قد أخذ الإجازة ونال شرف العالمية من العلامة الإمام الهمام الحبر البحر الزخار الملا باقر البالكي المريواني، عن أستاذه العلامة السيد محمد الشوري، عن أستاذه ووالده شيخ الإسلام السيد حسن الشوري البرخضري الشاهوئي، عن العلامة المحقق الملا علي القزلجي الترجاني، عن العلامة محمد فيضي أفندي المفتي الزهاوي، عن غطريف المتأخرين مولانا محمد الشهير بابن الرسول الساوجبلاغي، عن العلامة ملا صالح الترماري، عن مولانا محمد صالح الحيدري، عن والده المحقق مولانا إسماعيل، عن العلامة مولانا صبغة الله أفندي الحيدري، عن والده مولانا إبراهيم، عن والده مولانا حيدر، عن والده مولانا أحمد بن حيدر صاحب المحاكمات، عن العلامة حيدر الأول، عن مولانا زين الدين البلاطي الكردي، عن مولانا نصر الله الخلخالي، عن مولانا جمال الدين الكشكناري، عن العلامة جلال الدين الدواني، عن والده أسعد الصديقي الدواني، عن العلامة مير سيد شريف الجرجاني، عن مبارك شاه البخاري، عن القطب الشيرازي، عن المولى الشيرازي، عن العلامة عمر الكاتبي القزويني، عن الإمام فخر الدين الرازي، عن والده الخطيب الرازي، عن الإمام سلمان بن ناصر الأنصاري، عن أستاذه إمام الحرمين الجويني، عن والده الإمام أبي محمد الجويني، عن الإمام القفال المروزي، عن الإمام ابن سريج، عن الإمام الأنماطي، عن الإمام المزني، عن حبر الأمة وإمام الأئمة محمد بن إدريس الشافعي، عن الإمام مسلم بن خالد الزنجي، عن الإمام عبد الملك بن عبد العزيز، عن الإمام عطاء بن أبي رباح، عن ترجمان القرآن عبد الله بن عباس رضي الله عنهما، عن باب مدينة العلوم والهدى أسد الله الغالب الإمام علي بن أبي طالب، وهو عن درة صدف الوجود صاحب المقام المحمود سيدنا محمد المصطفى المسعود عليه الصلاة والسلام، وهو بواسطة الناموس الأعظم جبريل الروح الأمين عن رب العالمين وواهب العلوم والمعارف لمن شاء من أهل الصدق واليقين. فنوصيكم أيها الإخوة الأحباء بتقوى الله تعالى والتزام أوامره واجتناب موارد زواجره، وعليكم بالإخلاص في العلم والعمل في السر والعلن والاحتياط في التدريس والفتوى، وعليكم بمراجعة أهل الفضل والعلم ومراقبة الله تعالى في كل قول وعمل،
كما نوصيكم بكثرة المطالعة والتحقيق وعدم الاكتفاء بظواهر العبارات، وفقكم الله لما يحب ويرضى وأوصلكم إلى المنى في الدنيا والآخرة. اللهم اجعل هذا العهد سبباً للتقرب إليك ووسيلة لخدمة دينك وشريعتك، وأفض شآبيب غفرانك على جميع العلماء العاملين والأولياء الكاملين، لا سيما من وردت أسماءهم في سلسلة هذه الإجازة العلمية، ومتعنا ببركاتهم وآنسنا بمشاهدة أنوار معرفتك، آمين. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. حررت الإجازة بتاريخ 29 من صفر الخير 1448 الموافق 12 من آب 2026 بمدينة السليمانية. والسلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سپاس بۆ جەنابی کاکتۆ سەباح بەرزنجی، خوای گەورە پاداشتی خێری بداتەوە. يا حامل العلم نعم الذخر تحمله، أبشر بفضل من الرحمن مكفول، نور بقلبك والإيمان حارسه، يهدي به الله أقواما إلى السبل، فالعلم نور يضيء الدرب للسالك، ويكشف الحق في عصر الأضاليل، فاصبر على جهده واعمل بشرعته، تفز بصحبة خير الرسل في الجيل. برزان استاش للاين مامۆستا مەلا محەممەدی چیمەنیەوە، سندي حديث المسلسل بفقهاء الشافعية ئەبەخشرێتە هەر یەکێک لەو مامۆستایانی کە مۆڵەت وەرەگرن، با جەنابیان بفەرمێ بۆ خوێندنەوەی دواتر لەگەڵ وەرگرتنی مۆڵەتی مەلایەتی و مێزەر و جبەکانیان ئەو کاتە ئەم مۆڵەتەش وەرەگرن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على رسول الله نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين. ئامادەبانی بەڕێز، لە پاشەوەی کە ئەمما مۆستا بەڕێزانە چەند ساڵێک سەرقاڵی خوێندنی زانستە شەرعیەکان بوون و ماندووبوونیەکی زۆریان چەشتووە لە پێناو بەدەستهێنانی علم و زانست و زانیاری و بە تایبەت لە مەذهەبی ئیمامی شافعیدا ڕەحمەت و ڕزای خوای لێبێت. ئێمەش بە چاکمان زانی کە ئیجازەی فەرموودەی المسلسل بفقهاء الشافعية بأما مصاب رزانة ببخشين بأميدي كي إن شاء الله لداهاتوا أوانش بتوانن خزمتيكي قورا بمذهب إمام شافعي بكن وهروها ناوي مشيتا زنجيري أو فرمودا بيروزا ومباركي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم. إجازة في حديث المسلسل بفقهاء الشافعية رحمهم الله تعالى. أخبرنا به شيخنا المعمر قاسم بن إبراهيم بن حسن القديمي اليمني الشافعي قال أخبرنا به شيخنا مفتي الشافعية بزبيدة محمد بن سليمان الإدريسي الأهدل عن والده سليمان الإدريسي الأهدل عن والده محمد بن سليمان الأوسط الأهدل عن الوجيه عبد الرحمن بن سليمان الأهدل الشافعي قال حدثني والدي السيد سليمان بن يحيى الأهدل الشافعي قال أخبرنا أحمد بن محمد شريف مقبول الأهدل الشافعي قال أخبرنا أحمد بن محمد النخلي المكي الشافعي حدثنا عبد الله بن سعيد باقشير المكي الشافعي حدثنا عمر بن عبد الرحيم البصري شيخ الشافعية بمكة قال حدثنا الفقيه أحمد بن محمد بن حجر الهيتمي الشافعي قال حدثنا شيخ الإسلام زكريا الأنصاري الشافعي قال أخبرنا الحافظ أحمد بن حجر العسقلاني الشافعي أخبرنا أبو حفص عمر بن رسلان البلقيني الشافعي قال أخبرنا أبو الحسن تقي الدين السبكي الشافعي قال أخبرنا الحافظ الشرف الدمياطي الشافعي قال أخبرنا الحافظ المنذري الشافعي أخبرنا أبو الحسن علي بن المفضل الدمشقي المقدسي أخبرنا الحافظ أبو الطاهر
أحمد بن محمد السلفي الشافعي قال أخبرنا أبو الحسن علي بن محمد الكيا الهراسي الشافعي قال أخبرنا إمام الحرمين أبو المعالي الجويني الشافعي قال أخبرنا والدي أخبرنا القاضي أبو بكر أحمد بن الحسن الحيري النيسابوري الشافعي قال حدثنا الفقيه أبو العباس محمد بن يعقوب الأصم الشافعي قال حدثنا الإمام الهمام الربيع بن سليمان المرادي الشافعي قال أخبرنا الإمام أبو عبد الله محمد بن إدريس الشافعي أخبرنا مالك عن نافع عن ابن عمر رضي الله عنهما قال رسول الله صلى الله عليه وسلم المتبايعان كل واحد منهما بالخيار على صاحبه ما لم يتفرقا إلا بيع الخيار. هذا إسناد صحيح متنا وتسلسلا وقع لي على هذا الوجه في كتاب الأم للإمام الشافعي وكذا في مسنده. وقد أجزت الإخوة الأفاضل بهذا الحديث وأوصيهم بتقوى الله تعالى في السر والعلن والتمسك بالكتاب والسنة والدعاء لي ولوالدي ولمشايخي في الخلوات والجلوات. هذا وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين. خواهی گەورە لیان پیرۆزکە و ئینشاءالله ئەوانش ببن بە زانایەکی گەورە و خزمەت بەو ئاینە پیرۆزەی پەروەردگار بکەن. پیرۆزیان بێ خواهی گەورە ئەجر و پاداشی ئەوەش باتەوە ئینشاءالله. خی گەورە پاداشتی جەنابی مامۆستا محەممەد چیمەنی بداتەوە. خۆشەویستان، ئێستا بڕگەی کاتیەوە هاتووە کە مامۆستایانی بەڕێز و فەقێکان بانکەینە ئێرە و ئەوەی مێزەرەکانیان بخێنە سەر و شەهادەکانیان پێ بدەین. بەڕێز جەنابی مامۆستا سەید گوڵ بە تەشریف بێنێ بۆ ئێرە. عوسمان ڕەسوول عەبدوڵڵا، مامۆستا عوسمان ڕەسوول عەبدوڵڵا فەرموو. بەڕێز مامۆستا مەلا تەحسینی حوجران با تەشریف بێنێ بۆ ئێرە. مامۆستا مەلا تەحسین فەرموو قوربان. ڕۆستەم سابر حەمە عەلی، مامۆستا ڕۆستەم سابر حەمە عەلی. يا رسول الله يا شيخ مدينة يا شيخ مدينة. بەڕێز جەنابی دکتۆر محەممەد نەسڕوڵڵا، دکتۆر محەممەد نەسڕوڵڵا با بفەرمێ. ژیلوان نەسڕەت دەروێش. بەڕێز جەنابی مامۆستا مەلا مەحموودی ئازادی با بفەرمێ. مامۆستا مجاهید جەبار محەممەد، مجاهید جەبار محەممەد. بەڕێز مامۆستا عەبدوڵڵا حەمەمراد فەرموو جەنابی مامۆستا. مامۆستا سیروان عوسمان ساڵح، سیروان عوسمان ساڵح.
بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی، مامۆستا دڵشاد محەممەد ئەحمەد، مامۆستا محەممەدی بامۆکی. بەڕێز مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە، با بەڕێزیان بفەرمێ. مامۆستا کاوە محەممەد حوسێین، کاوە محەممەد حوسێین. بەڕێز مامۆستا عوسمانی سەرسوراو، مامۆستا سەرکۆ عەلی جەعفەر، سەرکۆ عەلی جەعفەر فەرموو. دەستان خۆش بێ مامۆستایانی بەڕێز، خوای گەورە پایدارتان کە ئێستاش لە کۆتاییدا کۆمەڵێک خەڵاتی ڕێزلێنان ئامادە کراوە بۆ ئەو مامۆستایانی کە زەحمەتیان کێشاوە لەگەڵ ئەم فەقێ بەڕێزانە کە ئەوانیش بوونە مامۆستا. ئێستا کۆمەڵێک مامۆستای بەڕێز دەخوێنینەوە، تەشریف بێن نێرە بۆ بەخشینی خەڵات بۆ مامۆستا بەڕێزانە. لەسەر فەقیری باشەر بێیە بەقەد حیلم و عیلمی ڕایە هەموو کاتێ بەهەر بێیە مەولایە صەلی وەسایە لێم دائیماً ئەبەدایە على حبيبك خير للخلق كلهم محمد أشرف الأعراب والعجم محمد خير ما يمشي على قدمي محمد خير ما يمشي على قدمي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق
خوش میلاهی لاوی ایلت و گویلیاتی اوشکا مولا ئێستاش بەڕێزان وتەیەک بە ناوی هەموو فەقیەکانەوە لەلایەن مامۆستا سەرکۆوە ئەخوێندرێتەوە با بفەرمێ. السلام عليكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس و ستایش بۆ خوای کاربەجێ لەسەر هەموو نیعمەتەکانی بە تایبەتی نیعمەتی ئیمان و ئیسلام. درود و سڵاوات لەسەر جانی پاکی عزیزمان محەممەد صلی الله عليه وسلم. لەژێر ڕۆشنایی فەرمودەی عزیزمان من لەم یەشکوری الناس لەم یەشکوری الله، دەڵێن مامۆستاکانمان تەنهاوانە بێژ نەبوون، بەڵکو ڕێنیشاندەری ڕێگای ژیانمان ساڵانێکە بە ئێمە ئەزیە دەکێشن و وانەی عیلم و ئەخلاقمان پێ دەڵێن. ئێمە لە بەرامبەر ئەو هەموو هەوڵ و مادووبوونەی بۆ ئێمەتان داوە بە دڵێکی پڕ لە ڕێز و خۆشەویستیەوە دەڵێن زۆر سپاس بۆ بەشی مەداریسە شەرعیەکان لە مەکتەبی زانایان و زۆر سپاس بۆ تەواوی مامۆستاکانمان دەکەین کە بە ئێمەوە ماندوو بوون. پاشان زۆر سپاس بۆ دایک و باوک و خانەوادەکانمان و زۆر سپاس بۆ ئێوەش کە تەشریفتان هێناوە بۆ ئەمە هەنگە شکۆدارە. بەڵێن دووپات دەکەینەوە کە لە خزمەت ئیسلام و مسلمانان دابین و خزمەتکاری زانست و زانستخوازان بین. بەڵێن دەدەین مافی ئەم شەرەفەی پێمان دراوە وەک خۆی جێبەجێ بکەین و پارێزگاری لێ بکەین. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. براتان ستركو علي جعفر لبري مامۆستایانی مۆڵەت وەرگێر 19 سەفەری 1448 بەرامبەر بە 11 هەشتی 2026. سلام عليكم ورحمة الله. زۆر سپاس بۆ مامۆستا سەرکۆ، سپاس و دەستخۆشیمان بۆ ئێوەی بەڕێز کە تا ئێستا لەگەڵمانمانەوە، سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ هاتنتان، یاخوا هەموو لایەکتان بەخێر بێن سەرسەر و سەرچاو.